ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ساڵانە لە وەرگرتنی قوتابیان پلانێکی دیاریکراومان هەیە بەپێی سیستەمەکانی کەو ساڵی خوێندن بەرقرار کراوە بەسەند کراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەکو سیستەمەکانی خوێندنی ئێواران سیستەمەکانی خوێندنی کریدت پارالێل و پۆلیتەکنیک تایبەت بە سیستەمی پۆلیتەکنیک بریتە لەو سیستەمێکەوە ساڵانە دەتوانی پەیمانگە تەکنیکیەکان لە کۆلیژ و لە کۆلیژە تەکنیکیەکان وەردەدژینە بەپێی پسپۆڕەکانیان ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەک هاوشانی هەرسێ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دووەک سلێمانی پاش پەسەندکردنی ڕێنماییەکانی خوێندن لە هەرسێ زانکۆکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاردرا ئەو سیستەمە جێبەجێ بکرێت ئەو بوو لە دەی هەشت تاوەکو 2010 ئێمە دەرگای خۆ کاندیدکردنی یاخود پێشکەشکردنی ئەو پاڵێوراوانەمان کرد کە شروطەکانیان لەسەر جێبەجێ دەکرا یاخود ئەو مەرجانەی کە دانرابوون و پەسەند کرابوون لەسەریان جێبەجێ دەکرا ئەوە بوو لە دەی هەشت تا 38 بە شێوەیەکی ئۆنلاین لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەنجام درا و بەرز کرا بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تایبەت بە پلانی وەرگرتنی سیستەمی پۆلیتەکنیک 50% لە پلانی وەرگرتن بۆ دەرچوانی ئامادەی و 50% بە هەمان شێوە بۆ دەرچوانی پەیمانگە تەکنیکیەکان تەرخان کراوە تایبەت بە تەمەنیش کە 40 ساڵ دانراوە لە مەرجەکانی نمرەش بۆ ئەو دەرچوانەی کە لە بەشە کارجێڕیەکان پسپۆڕی کارجێڕینە نەدەبووایە لە 60 کەمتر بوونایە و ئەوانەی کە بەشە پزیکیەکانن ئەوانیش نەدەبووایە لە 65 کەمتر بوونا بۆ ئەوی بچوبانە ناو پێشبڕکێ و تایبەت بە بەشە تەکنۆلۆژیەکان یاخود بەشە ئەوانەی کە لە کۆلیژی تەکنیکی ئەندازیاری وەردەگیران ئەوانش نەدەبایە بە هەمان شێوە لە 70% کەمتر بوونایە تایبەت بە سیستەمێکی دیکە کە بریتە لە سیستەمی خوێندنی ئێوارە ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەپێی ئەو پلانێک کە پەسەند کراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئێمە پلانێکی دیاریکراومان نردوو و لەلایەن وەزارەتەوە پەسەند کرا کە 150 لەو پلانە تەرخان دەکرێت بۆ خوێندی ئێواران کە بریتە لەو خوێندنەی کە لە بەشەکانی پەیمانگەکان بۆ ئەوسەڵ تەرخان دەکرێتن بەپێی ئەو نمرانەی کە دیاریکراوە بۆ نمونە لە بەشە پزیشکیەکان و لە بەشە کارجێڕیەکان ئەوانەی کە پێشکەش دەکەن نەدەبووایە لە ئێواران 55% کەمتر بێتن و بۆ بەشەکانی پەرالێلش کە بە 6 دانراوە بۆ ئەو بەشانەی کە پزیشین واتە لە پەیمانگە تەکنیکیەکان بەڵام بۆ بەشەکانی دیکە 55 تابی دەچێتە ناو پێشبڕکێ بەپێی ئەوەی ئەو پێشبڕکێی دانراوە خاڵێکی دیکە کە زۆر گرینگە قوتابی لە لای ڕۆشن بێتن شێوازی پێشکەشکردن شێوازی پێشکەشکردن ئەو ساڵ خۆشبەختانە هەموو شێوازەکان کرایتە ئۆنلاین و هەندێک تایبەتمەندی درایتە بەشە ئەو بەشانەی کە میهێنین یاخود پیشێنە ئەوان خاڵێکی تایبەتیان هەیە دەتوانن بە شێوەی فۆرم بێن سەردانی ئەو پەیمانگانە بکەن یاخود ئەو کۆلیژانە بکەن کەەوە نمرەکانیان وەردەگیرێت لێوە دەر دەتوانن بە شێوەیەکی فۆرم پێشنیارەکانیان یاخود ئەو داواکاریانن هەیە پێشکەشی بکەم بە وەرگرتنیان لە زانکۆکەمان لە خاڵێکی دیکە تایبەت بە ئێواران ئەوانەی ئێوارانە 5 ساڵ بەسەر پۆلی 6یان دەرچوونیان لە پۆلی 12 یاخود پۆلی 6 دەرچوو بێت ئەوانە بە شێوەی فۆرم وەردەگیرێن دەتوانن بچن فۆرم پڕ بکەنەوە لە پەیمانگەانی کە ئێوارانیان هەیە لێوەن دەریش پڕ دەکرێتەوە بە شێوەی ئەکسشی دەوانەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکرێت بەڵام ئەوانەی 5 ساڵ کەمتر بەسەر پۆلی 6یان تێپەڕیوە ئەوان دەتوانن بە شێوەی ئۆنلاین پێشکەش بکەن خۆشبەختانە ئەو ساڵ ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە سەرەتای کردنەوەی زانکۆڵایەن بە شێوەیەکی ڕاستەخۆ ڕۆژانە یارمەتی قوتابیان دەدەین لە ڕێگەی مەڵبەندی ڕاوێژکاری سەرۆکاتی زانکۆ کە لە بەڕێوەبەری تۆماری گشتی دەستبەکار بوونەوە لە بیدایەتیەوە هەتا کۆتایی ڕۆژی کە زانکۆڵایەن دادەخرێتن ئێمە لە خزمەتی ئەو پێشکەشکارانەی کە سەردانمان دەکەن تایبەت بە خوێنی پارالێل تەمان پارالێل لە خۆی لە خۆیدا ناوەکەی دیارە کە پارالێل بەیانیانە بە شێوەیەکی هاوتەری لەگە خوێنی بەیانیان دەڕاتن ئەوش مەرج و ڕێنمایی تایبەتی خۆ هەیە کە لەلایەن وەزارەتەوە پەسەند کراوە تایبەت بە مەرجەکانی پارالێل بۆ هەر بەشێک دیاری کراوە تایبەت بە پەیمانگە تەکنیکیەکان کە وەکو باسمان کرد لۆ پەیمانگە تەکنیکە پزیشکیەکان نابێت لە شەخص کەمتر بێ بۆی بچێتە پێشبڕکێ بەشەکانی دیکە لە پەیمانگە 55 و بەشەکانی دیکەی کە کۆلیژەکان ئەوانیش بەپێی ڕزبەندی دەگۆڕێت بۆ نمونە کۆلیژە پزیشکیەکان یاخود ئەو بەشانەی کە مەجموعەی تۆبینە کۆمەڵی پزیشکینە ئەوان نابێتن لە 30 نمرە کەمتر بێ بۆ نمونە ئەگەر ئەوسا لە دەرمانسازی 630 ڕاوەستا قوتابیەک ئەگەر 600 هەبێ دەتوانێت بچێتە پێشبڕکێ بەس مەرجینیە ناوکە دەربچێت لەبەر ئەوەی لە بەرزی و نزمی و پێی ئەو کورسیانە تەرخان کراوە دانراوە و لە بەشەکانی دیکە وەکو ئەندازیارەکان و یاسە 35 نمرە دانراوە بە هەمان شێوە
ئەوە تایبەت بەو پیشەیانەی کە تەخەڕوجیان کردووە ڕۆژانە سەردانمان دەکەن ئەوان دەتوانن بە شێوەی دووبارەی دەکەنەوە کە بە شێوەی فۆرم ئەوان دەتوانن هەم پەرەلێل هەم ئێواران پڕ بکەنەوە و لە پەیمانگەکان و لە کۆلیژەکان دەرگای پێشکەشکردن واڵە کرا و وای وای سەرکەوتن بۆ قوتابیانی بەرزە. تایبەت بە نرخی خوێندنیش کە لەلایەن ئەنجومەنی زانکۆ پسند کراوە و پێی ئەو بەشانە دەگۆڕێ بۆ نمونە لە بەشە پزیشکیەکان جیاوازی هەیە لەگەر بەشە کارژێڕەکان یاخود لە کۆلیژ جیاوازی هەیە لەگەر پەیمانگەکان لەو ڕۆژانە بەسند کراوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێمە ئینشاڵڵا بڵاوی دەکەینەوە لە سایتی زانکۆمە.